الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لو تاری پێشوودا باسی ئەومان کرد کە مەریەم سەلامی خوای لەسەر بێ ناڕەحەت بوو کاتێک کە خوای گەورە ئیرادەی وابوو ویستی وابوو کە منداڵێکی پێ ببەخشێ. باسی ئەومان کرد کە ڕۆشت بۆ ژێر دارخورمایەک، لەوێ منداڵی بوو بە فەرمانی خوای گەورە، ناڕەحەتی زۆری بینی سەلامی خوای لەسەر بێ. خوای گەورە دەفەرمێ فەناداها من تحتیها، لە خوار پێیەوە لە نزیکی خۆی کاتێک کە منداڵی بووە بانگی کرا. جا کێ بانگی کرد دوو ڕەئی لەسەرە، خوا دەزانێ کامیان، هەردووکیان احتیمالی هەردووکیان هەیە، یا جوبرەئیل بۆ سەلامی خوای لەسەر بێ یا خۆد عیسا بۆ سەلامی خوای لەسەر، چونکە هەر بە منداڵی خوای گەورە وای لێکرد قسە بکات، وەک باسی دەکەین ئینشاءڵڵا. ئیتر یا عیسا بۆ سەلامی خوای لەسەر بانگی دایکی خۆی کرد، یا جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ بانگی مەریەمی کرد. یەکەم فەرمانێ، یەکەم ئامۆژگاریەک کە خوای گەورە لە کاتی ئەو ناخۆشی و ناڕەحەتیدا کە تووشی مەریەم بووە کە ئامۆژگاری دەکات، یەکەم ئامۆژگاری بریتیە لەوەی ئەللا تەحزەنی، ئەی مەریەم خەم مەخۆ، خەفەت مەخۆ، بێتاقەت مەبە. ڕاستەکەی تۆ کشە عازەبێک بووی، ئێستا خوای گەورە فەرمانی وایە کە تۆ منداڵێکت بووە بەبێ ئەوەی مێردت هەبێ، بەبێ ئەوەی خراپەکاری بکەیت. یەکەم فەرمانێکی خوای گەورە بۆ ئافرەتێکی کە لە ناو کێشە و ناڕەحەتی و ناخۆشیایە ئەوەیە کە دەفەرمێ ئەللا تەحزەنی، بێتاقەت مەبە لەم ناخۆشی کە تووشت بووە. کەواتە خوای گەورە فەرمانی پێکرد یەکەم شتێ کە واز لە خەم و خەفەت بهێنێ، خەم و خەفەت خەولاوە، چونکە خوای گەورە مەریەمی خۆش دەوێت، نایەوێت پێی خۆش نییە خەفەت بخوا، بۆیە دڵی ئەداتەوە فەرمێ ئەللا تەحزەنی، خەم مەخۆ، دڵی دەداتەوە خوای پەروەردگار. کاتێک خوای گەورە باسی دایکی موسا پێغەمبەرێکە صلی الله علیه وسلم دەفەرمێ وەلا تەخافی وەلا تەحزەنی، تۆ مناڵەکەت فڕێدە ناو ئاوەکەوە بە سنووقێک، خەمت نەبێ، ئێمە بۆ تەگەڕینەوە، نە خەفەت بخۆ نەبێ تاقەت بێ، مەشترسە. خوای گەورە دەفەرمێ ئێمە موسامان گەڕانەوە بۆ دایکی بۆ ئەوەی چاو و دڵی بکرێتەوە خەم و خەفەت نەخوا. بڕسەی قورئان کە دەیەها شوێنە خوای گەورە چەندەها شوێنە باسی ئەوە دەکات، باسی ئافرەتەکە، ئەفەرمێ بۆی خەفەت نەخۆن. بەڵام بەداخەوە ئەمڕۆ هەندێک کەسمان هەیە ڕەحم و بەزەیان بەرامبەر بە ئافرەت نییە، چێژ لەوە وەرەگرێ، لەزەت لەوە وەرەگرێ، عەزێتی خێزانەکەی بدە، ئەو عەزێتی زۆر پێخۆشە. خوای گەورە دەفەرمێ مەریەم خەفەت مەخۆ، ئەی دایکی موسا خەفەت مەخۆ، بۆیە خەفەت بۆ ئافرەت زۆر خراپە، لە پیاو زیاتر تەئسیری دەکات. کەواتە ئەمە دینی خوایە، خوای گەورە ڕازی نابێ ئافرەتان بەبێ ناحەق تۆ خەفەتیان بدەیتی. ئەوی باو باپیری ئەمە کردن خوالیان خۆش بێ، کردیان بەرامبەر بە ژن زوڵم و ستەم بوو، سەری نزم کەرەوە، لێیدا بیکوژە، قاچی بشکێنە، دەستی بشکێنە. ئەمە هەمووی زوڵمێکە. ئەگەر ئەو کەسە گەردنی ئازان نەگرێت ناو گۆڕەکە باجی ئەو تاوانانە ئەدات. ژنێ خراپت بینیوە ئەبێ ژنەکەی خۆشت بخەیتە پاڵ ئەوان، ڕاستی ژنی خراپی بەس پیاوی خراپیشەیە، خۆ پیا هەمووی مبارەک نییە، وا نەزان بەس ژن خراپە، پیاوی زۆر خراپی تایە، وەڵا پیاوەیە هەزار ژن بەقەت هەزار ژن خراپی هەیە. بۆیە بەداخەوە هەندێک کەسە بینیت لەزەت و چێژ لەوە وەرەگری عەزێتی خێزانەکەی خۆی بدە لە خۆڕایی بەبێ هۆکار، ئەبێ لەگەڵیا بگونجێ. ئافرەت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە پەراسە دروستکراوە، لاریەکی تیا بێت ڕاست بێت ڕاست نابێت،
هەر ئەبێ لەگەڵیا بژیت کەواتە تۆش لاری تایە ئەوش لاری تایە هەرێکی بە جۆرێک کەواتە یەکەم فەرمانەیە کە خوای گەورە دەیکات بۆ مەریەم واز لە خەم و خەفەت بهێنێ تۆش خێزانەکەت ڕۆژێک بوو دەستی کە سوکاریت ماچ کرد هێناوتە ڕێزی لێ بگرێ ئەگەر بە کەڵکت لەگەڵ یا بژی ئەگەر بە کەڵکت نایە وازی لێ بێنە هەموو ڕۆژی تەعزیبی مەدە بە کەڵکت نایە وازی لێ بێنە یەک جار کۆتایی پێ بێنە خەم و خەفەتەکە و تەواو بە ئەوش نەجاتی بێ لە دەستەوە تۆش لە دەستەوە نەجاتت بێ ئەمە لەوانەیە زانێ کەسێک گاڵتەی مەم قسانە دێ من ئاەتی قورئانە گاڵتت پێ دێ مانێت تۆ باوەڕە بە دین نییە مانێت تۆ دژی قورئانی ڕاستی باپیری تۆ وای کرد بەڵام خوای گەورە دژی باپیری تۆ قسە دەکات ئەو نەیزانی بەڵام تۆ دەبێ بزانێ ئەمە ئاەتی قورئانە ئەمە مەسمانەوە نییە ژن زاڵ بێ بە سەرمانە نا بەڵام ژن دەبێ ڕێزی لێ بگیرێ پیاویش دەبێ ڕێزی لێ بگیرێ بەڵام لە خۆڕایی بۆ تەعزیبێ دەی لەسەر چێ شتێکە بە فەقیرە تۆ زێ بێخوێ یا سوێرە چی کۆمەڵە سوکایەتی پێکی نابێ مشتانە ئەی کاکە تۆ شتم مەتعەمەوە دەی هاجار شتم مەتعەم و خواردنەکەت بەدڵ نییە بۆ قسە بکات لای خاوەن مەتعەم ناکەی دەست خۆش بێ ئەوش پارەکە خواردنەکەش بەدڵ نییە جارێتش ناچ تۆ شوێنە ئەی بۆ ئەوەندە لەگەڵ خەڵکا بەڕێزی لەگەڵ خێزانی خۆتا بەڕێز نیت هەتا ئێستا ڕۆژێک چوتە گژی کابراایی خاوەن مەتعەمە خواردنەکەیش بەدڵ نییە جارێتت نزیکە و ناوەش ناکەویت بەڵام قسەیشی پێ ناکەی یخۆ خژنەکەی تۆ لە پێشترە ڕێزی لێ بگری چونکە ئەو لەگەڵ تۆ ئاژی خزمەتی تۆ ئەکات کەواتە با بەڕێز بین خوای گەورە فەرمانی کرد فەرمانی دووەم فەرمی وهزی إليك بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا ئەی مەریەم یەکەم فەرمووی خەفەت مەخۆ دووەم فەرمووی قەدی ئەو دار خورمایە ڕابوەشێنە ئەو خورمایی کە تۆ لە بنیای دار خورمایەکە قەدەکەی ڕابوەشێنە ئەمە وەکو کەرامەتێک خوای گەورە دەیبەخشێ بەم ئافرەتە ئیماندارە خوای گەورە سوورەتی نیسائی ناوە سوورەتی ئافرەت بەڵام سوورەتی پیاومان نییە سوورەتی مەریەممان هەیە کە ناوی بە ناوی مەریەم و ئافرەتیش ئیسلام زۆر ڕێزی لە ئافرەت گرتووە چۆن ڕێزی لە پیاو گرتووە خوای گەورە دەفەرمێ قەدی ئەو دار خورمایە ڕابوەشێنە فەریکە خورمای تەڕ و تازە و جوان بۆ دێتە خوارەوە خورمای جوان دێتە خوارەوە بۆ تۆ بۆ ئێستا خوای گەورە فەرمانی کردووە مەریەم بڕواتە بندار خورمایەک ئێستا تازە دکتۆرەکان بۆیان دەرکەوتووە کە خورما باشترین خواردنیەکە بۆ ئافرەتێک کە لە کاتی مناڵبوو نەبێت یا کە مناڵی بووە باشترین خواردنێکە بۆ ئافرەت بۆی خوای گەورەش نەیخستە بندار سێوێکە و دار پرتەقاڵی دار چیە دار خورمایەک ئێستا تازە دەرکەوتووە عیلم بۆی دەرکەوتووە کە خورما باشترین شتە بۆ ئافرەتی زەیسان خوای گەورە فەرمی دارەکە ڕابوەشێنە قەدەکەی ڕابوەشێنە خورمای تازە و تەڕ و جوان دێتە خوارەوە بە خۆت بیخۆ ئەمە بەڕاستی کەرامەتێکی زۆر گەورەیە کەرامەت ئەمەیە ئەمە باوەڕم بەم کەرامەتانە هەیە کەرامەت ئەمەیە کەرامەت واتە ڕێز و حورمەتی خوای گەورە بۆ ئینسانێک جا دوو احتیمال هەیە لە مەسەلەدا احتیمالی یەکەم ئەوەیە ئەو کاتێ مەریەم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بچۆتە بندار خورماکە کاتی خورما نەبووە خورما خۆتان نەزان لە مانگی 6 و 7 و 8 ئەگەیە دەست پێکە بەرەگرێ و دەست پێکە 6 و 7 و 8 هاوین وا دەرەکەوێت وەکو کەرامەت و ڕێزێک خوای گەورە پێی بەخشی بوو لە کاتێکە خورما نەبوو بەڵام ئەو دارە بە فەرمانی خوا خورمای گرت ئەگەر ئەمە بێ ئەمە کەرامەت و ڕێزێکە خوای گەورە بە مەریەمی بەخشیوە احتیمالی دووەمیش ئەوەیە هەر کاتی خورما بوو بێ کاتی بەروبوومی خورما بوو بێ واتە لە هاوی نەبوو بێ ئەگەر ئەم احتیمالەیە ئەمە تەواو بێ هەردوو احتیمالێک باسمان هەتکوێیە یا کاتی خورما بووە یا کاتی خورما نەبووە ئەگەر کاتی خورما گەیشتن بوو بێ کەواتە عیسا سەلامی خوا لەسەر بێ لە هاوینە لەدایک بووە نەک لە 25 دوانزە نەک لە زستانە نەک لە پاییزە لە هاوینە لەدایک بوو ئەوەی کە ئەمڕۆ دەکرێ خورافیات خوای گەورە ڕێزی لێگرت بەوەی کە فەرمی لەو خورمایە بخۆ خوای گەورە فەرمی
رطبا جنيا. خواي گەورە فەرمووی بە مەریەم سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت وهزي إليك بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا فكلي واشربي وقري عينا. دووبارە سبحان الله. خواي گەورە دەفەرمێ ئەی مەریەم فكلي واشربي، لەو خورمایە بخۆ بەڵام شتێک تریش دەبێت. بێگومان کانیەکیش خوای گەورە کانیەکیش لە بەردەمی ئەو ئافرەتە دروست دەکات، کانیەکیش دروست دەبێت. سبحان الله بأمر خوای پەروەردگار. فناداها من تحتها ألا تحزني قد جعل ربك تحتك سريا. جا سبحان الله لەگەڵەوە شاک خوای گەورە فەرمی خەفەت مەخۆ، لەگەڵەوەدا سبحان الله کانیەک جۆگەیەک لە بەردەمیا دروست بوو، پێشتر نەبووە. لەولاشە خورما پێگەی، لەسەرەوە خورما پێگەی، لە خوارەوە کانیەک و جۆگەیەک ئاو دەڕوات. خوای گەورە فەرمی فەکولی وەشڕەبی، ئەی مەریەم لەو خورمایە بخۆ، لەو ئاوەش بخۆرەوە. سبحان الله خوای گەورە چەندێک ڕێزی لێگرتووە. فەکولی وەشڕەبی وەقەڕی عەینا. خوای گەورە چی دەفەرمێ؟ بۆ ئەوەی چاودڵت ڕووناک بێتەوە، دڵخۆش بی. بۆیە من ئەمەم بۆ تۆ کردووە، ئەم خورمایان پێگەیان بۆ تۆ، ئەم ئاوەم بۆ تۆ دروست کرد لە بەردەم قاچ و پێتان ئاوە کانیەک جۆگەیەک ئاو بڕوە بۆ ئەوەی دڵخۆش بی، خەفەت دەخۆی، بۆی خەمبار نەبیت. وەڵڵاهی تۆ ئیماندار بە، لە کاتی ناخۆشی ناڕەحەتیە خوای گەورە دەیەوێت دڵخۆشت بکە. خوای گەورە نایەوێت خەفەت بخۆی، بێتاقەت بی، دەیەوێت بەرز بکاتەوە لای خۆی. ئەوتان مەریەم سەلامی خوای لەسەر بێ خۆشەویستی خوایە، بەڵام تەماشا دەکەی ناڕەحەتیکی زۆر گەورەی تووشە بێت. خوای گەورە فەرمی بۆ خۆت خواردن و خواردنەوە بخۆ و دڵخۆش بە و خەم مەخۆ. ئەمجا خوای گەورە ئامۆژگاریەکی دەکات، دەفەرمێ فإما ترين من البشر أحدا فقولي إني نذرت للرحمن صوما فلن أكلم اليوم إنسيا فأتت به قومها تحمله قالوا يا مريم لقد جئت شيئا فريا. خوای گەورە فەرمی ئەگەر خەڵکت توش بوو ئەی مەریەم، لە ڕێی جوبرەئیلەوە پێوتوە سەلامی خوای لەسەر بێ، ئەگەر خەڵکت توش بوو هەر کەسێ پرسیاری لێکردی ئەم منداڵەت لەکوێ بوو، تۆ کچە عازەبی شوت نەکرۆ، مناڵت لەکوێ بوو، پێیان بڵێ بە ئیشارەت، بڵێ من نەزرم کردووە قسە ناکەم، نەزرم بۆ خوا کردووە، بە ئیشارەت پێیان بڵێ من قسە ناکەم، بە هیچ جۆرە قسە نەکەی. بۆیە ئەمڕۆ لەگەڵ هیچ مرۆڤێکە قسە نەکەی. ئەوە فەرمانی خوای گەورەیە، ئیشارەت بە ئیشارەت پێیان بڵێ من قسەم ناکەم، لەگەڵ خوادا نەزرم کردووە، نەزری ئەوم کردووە کە قسە نەکەم بە هیچ جۆرێ بۆ هیچ کەسێک. بۆچی قسە ناکات؟ حکمەتەکە چییە؟ حکمەتەکە باسی دەکەین ئینشاءڵڵا. هۆکار چی قسە ناکات؟ چونکە هەرچی بڵێ خەڵ باوەڕی پێ ناکات، خەڵ باوەڕی پێ ناکات. کچە عازەبێک منداڵی بوو، بۆیە کاتێککە بینیان مناڵێکی بە باوشەوەیە سەلامی خوا لەسەر بێ کە عیسایە، وتیان یا ئوختە هارون، ئەی خوشکەکەی هارون. ئیتر ئێمە بەستیان هارون پێغەمبەرە سەلامی خوا لەسەر بێ کە برای موسا پێغەمبەرە صلی الله علیه وسلم، چونکە شوبهاندیان بەو لە عیبادەتە، یاخود پیاوێک هەبوو لەناو ئەواندا ناوی هارون بۆ لەناو بنەماڵی ئەواندا زۆر لە خواترز بووە، وتیانە تۆ خوشکی ئەوی، واتە لە عیبادەت و خواپەرستیە وەکو ئەو وای، ئێستا ئەمەت لەکوێ؟ ئەی خوشکەکەی هارون کە وەکو هارون عیبادەتی خوات دەکرد. ما كان أبوك امرأ سوء وما كانت أمك بغية. بخوا قسەکان زۆر ناخۆش، قسەی خەڵ زۆر ناخۆش، عەدالە دڵت. وتیان ئەی خوشکەکەی هارون تۆ زۆر عیبادەت بۆ خوا دەکەی، تعلیقیان لێدا، تانەوتە شەریان لێدا. باوکت پیاوێکی خراپ نەبوو، دایکش زیناکەر نەبوو، تۆ ئەم مناڵە دەکوێنە. زۆر ناخۆشە، ینی بەڕاستی ناخۆشە. بێنە بە چاوی خۆت خەڵکی ئاوە تعلیق لێدا و تانەوتە شەر لێبدا. ئێ باشە باوکت پیاوێ زۆر چاک بوو، ئەی مەریەمی کچی عیمران، وەڵا باوکت زۆر بەڕێز بوو، زۆر ڕێک و پێک بوو، زۆر بە ئەدەب بوو، بە ڕەوشت و بە ئەخلاق بوو.
و دایکش زیناکەر نەبوو، ئافرەتێکی بەڕەوشت و بە ئەخلاق بوو، ئێستا تۆ ئەم مناڵە دەکوێن، ئەم مناڵە چۆن پەیا کرد؟ باشە بۆ لەسەر ڕێبازی ئەوان لاچوت. تۆ عیبادەتی خوا دەکرد، باوکیشت خراپ نەبوو، دایکیشت خراپ نەبوو، تۆ ئەم خراپە دەکوێنە. سبحان الله. تۆ لە ماڵێکە پەروەردە بوویتە، ماڵێکی زۆر چاک بوون، بەناوبانگ بوون لە عیبادەت و خواپەرستیە. ئەو تا خوای گەورە سوورەتی ناوناو سوورەتی ئالی عیمران، خانەوادەکەی عیمران کە باوکی مەریەمە لەسەر ڕەئیە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. بەڵام بنەماڵی و بنەماڵێکی زۆر چاک و خانەوادەیەکی زۆر بەڕێزان هەبوو. خۆت پێشتر زۆر بەڕێز بووی، عیبادەتی خوات دەکرد، دایکت ئەوە باسی مەکە، باوکت بە هەمان شێوە، هەموو خانەوادەکەت بەڕێز و چاک بوون، بە ئەدەب و ئەخلاق بوون، بە ڕەوشت بوون. بەڵام تۆ ئەم مناڵەت چێ پەیات کرد؟ باشە شەرم ناکەی منداڵت هێناوە؟ بۆ لە ڕێبازی دایک و باوکی خۆت لات داوە، کەواتە خەڵک قسەت پێکە، هەر خەڵک ناتوانێت دەمی خەڵک سەلامەت بی. خوای گەورە بەدیهێنەر و دروستکەری ئەم بوونەوەرەیە خەڵکی قسەی پێکە، قسە بە پێغەمبەری خوا کرێ صلی الله علیه و سلم، قسە بە سەحابە و پیاو چاکان نەکرێ، قسە بە من تۆ چۆن ناکرێ؟ قسەت پێکرێ دڵنیا بن، خەڵک ڕەحمت پێ ناکرد، بە تایبەتی هەندێک خەڵکی خراپ. خوای گەورە دەفەرمێ فأشارت إليه قالوا كيف نكلم من كان في المهد صبيا. مەریەمش جوابی ناداتەوە، دەمی گرتووە و تاوە قسە ناکە، چونکە زۆر حاڵەتێکی ناخۆشە. خەڵک کۆبەتەوە گشتی تانەوتە شەرەدا گاڵتەی پێەکەن، پێی پێەکەنن، سوکایەتی پێەکەن. باوکت وا نەبوو، دایکت وا نەبوو، تۆ ئەم زینایەت لەکوێ کرد؟ خوا ئازانە چیان پێوتوو، چەند قسەی ناخۆشیان پێ کردووە. بەڵام ئەویش ئیشارەتی کرد هەرا بە ئاماژە، وتی لەگەڵەوە قسە بکەن، لەگەڵ مناڵەکەما قسە بکەن، من جواب نادەم، من جواب نادەمەوە، چونکە من نەزرم کە تۆ قسە ناکەم. ئیشارەتی بۆ عیسا کرد سەلامی خوای لەسەر بێ، تازە لە دایک بۆ چەند سەعاتێکە ئیشارەتی کرد. ئەوانش بە گاڵتەیەکە و بە گاڵتە جاڕیەکە وتیان ئێ باشە مناڵێک لە ناو بێشکە و لان کابێ، مناڵێکی کۆرپەت چۆن ئەتوانێت قسە بکە؟ ئەمە تۆ پێمانەوە ڕابێری، ئێمە ئاڵێن ئەم مناڵەت لەکوێ هێنا، تۆ شەڵی لەگەڵ مناڵا قسە بکە؟ گاڵتەمان پێکەی؟ نە، گاڵتە ناکات، بە فەرمانی خوا دەفەرمێت ئیشارەت بۆ مناڵەکە بکە. عیسا صلی الله عليه وسلم هاتە زمان مناڵێکە لە دایک بۆ، هاتە زمان دیفاع لە دایکی خۆی دەکات. فرمي قال إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا. خلقي قشتي وسطاوة منالك دان لاو يكم وشيك دري بري سلامي خوالة سبي فرمي إني عبد الله، من عبدي خوام، عبدي خوام، بندي خوام، نيفرم من خوام، وكو أمرو كراوة خواب أنا بخوا دي برستل. فرمي عبدي خوام، كتاب بيدا بخشيك إنجيلا ودەشمکا بە پێغەمبەر، کردمێتی بە پێغەمبەر تەواو، من کتابم پێ بەخشێ، واتە غەیری تەورات کتابێتر بە من دەبەخشێ کە ناوی ئینجیلە و منی کردۆ بە پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ. وجعلني مباركا أينما كنت، لە هەر شوێنێک من مبارەکم، پیرۆزم، خوای گەورە منی پیرۆز و مبارەک کردووە. بە فەرمانی خوا مناڵێک دێتە زمان بۆی دیفاع لە ئافرەتێکی ئیماندار بکات، کەم ئافرەتە خاوەنی ڕەوشت و ئەخلاق، ئەم ئافرەتە زیناکەر نییە، ئەم ئافرەتە لە ڕێبازی باوک و باپیری خۆی لای نەداوە. بۆیە فەرمی من مبارەکم، خوای گەورە منی مبارەک کردووە، منی پیرۆز کردووە لە هەر شوێنێک بم، ئەینەما کونت. بەڵام خوای گەورە فەرمانی پێم کردووە و ئەوصانی بالصەلاتی وەزەکات ما دمت حەیە. سەیری کەن، فەرمووی خوای گەورە فەرمانی بە من کردووە، ئامۆژگاری منی کردووە کە نوێژ بکەم، زەکات بدەم ما دمت حەیە، حتا ئەو ڕۆژەی دەمرم، حتا زیندوو بم دەبێ نوێژ بکەم. ئەمە ڕەدێکی گەورەی بۆ سەر ئەو کەسانی پەنا بخوا خەڵکی دەخەڵەتێن وڵا کاکە فڵان کەس پیاو چاکە گەشتوتە یەقین، ئیتر نابێت عیبادەتی خوا بکە. باش ئەم یەقینە بۆ پێغەمبەری خوا ساسەم ئیسا و پێغەمبەران پێی نەگەیشتن. ئەمە گومڕاکردن و بەدبەختیە. پەنا بەخوا خەڵکی نەفەرێک مەناسی داماو بوو، نەخوێنەوار بوو، خوا لێی خۆش بێ،
نزیکمان بوو کاتێ هاوارێک کرد لە کابرایەکی خراپ ئەوی یا فڵان کەسە نوێژ نەکرد باشە مام حاجی فڵان کەس نوێژ نەکرد بۆ بە نوێژ نەکەری مردووە تۆ چۆن هاواری تێکی بۆ خاتری خوا خۆت ئێعترافەکەی تا مرد نوێژی نەکرد چۆن هاوارە کەسێکی کە نوێژی نەکردووە ئەگەر ئینسان تێگەشتوو بێ قەت باوەڕی بەم شتانە نییە من خوا دروستمی کردووە بچم غێری خوا بپەرستم خوا منی دروست کردووە یا شەخص خوا منی دروست کردووە یا پیاو چاک ژیانی من بەدەست خوایە بەدەست پیاو چاک ئینسان ئەگەر بیرباوەڕ و عەقیدەی خۆی پاکاتەوە ئیمانی خۆی پاکاتەوە دەزانێت ئەمە هەمووی خورافیاتە قەبر چی بەدەستە هیچی بەدەست نییە ئەوەی کە لای قەبرەکە توشتە بێ ئەوە هەمووی جنە بۆ تەکات جنۆکەیە هەمووی جنۆکەیە زەبڕێک لێدا تۆ وازانێ قەبرەکەی نا ئەوە جنۆکەیە سوێن بەخوای ئەرز و ئاسمان ئەینا مردوو ئاگای لە هیچ نییە بۆیە خۆشەویستان عیسا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خوای گەورە وەسیەتی بۆم کردووە نوێژ بکەم و زەکات بدەم حتا زیندوو بم حتا ڕۆحم تیا بێ کەواتە حتا ئەو دەقیق ڕۆح دەرەچێ ئەبێ نوێژ بکەیت و عیبادەتی خوا بکەیت فەرمووی وبرا بوالدتي ولم يجعلني جبارا شقيا خوای گەورە فەرمانی پێم کردووە لەگەڵ دایکمان چاک بم چاکە لەگەڵ دایکمان بکەم کە مەریەمە و منی نەکردووە بە کەسێکی ملهوڕ و سەرکەش کەسێکی لە خۆبایی بەڵکو خوای گەورە منی کردووە بە کەسێکی سادە کەسێکی متەواضع خۆ بەکەمزان بۆیە خوا فەرمانی کردووە بە من لەگەڵ دایکمان چاک بم و لوتبەرز نەبم خراپەکار نەبم ئەمجا فەرمووی والسلام علي يوم ولدت ويوم أموت ويوم أبعث حيا سلامی خوا لەسەر من بێ ئەمە خەڵکشتی گوێگرێ سلامی خوا لەسەر من بێ درود و سلامی خوا لەسەر من بێ ئەو ڕۆژەی کە لە دایک بووم سلامی خوام لەسەر بێ ئەو ڕۆژەی کە دەمرم سلامی خوام لەسەر بێ ئەو ڕۆژەی کە زیندوو دەبمە سلامی خوام لەسەر بێ ئەوە عیسا پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم بە فەرمانی خوا هاتە قسە بۆی دیفاع لە دایکە ئیماندارەکەی بکات بۆی دیفاع لە دایکە ڕێک و پێکەکەی بکات بۆی دیفاع لە دایکە ڕەوشت بەرزەکەی بکات سلامی خوا لەسەر من بێت ئەو ڕۆژەی کە لە دایک بوومە سلامی خوا لەسەر منە ئەو ڕۆژەی کە دەمرم خوا سلامی خۆی و ڕەحمەتی خۆی دەڕژێنێ بەسەرما ئەو ڕۆژەشی کە زیندوو دەبمەوە بە هەمان شێوە دەی با شوێنی ئەمانە بکەوین بۆی ئینشەڵڵا سلامی خوا شمولی ئێمەش بکات بۆیە خۆشەویستان ئینشەڵڵا وتاری داهاتوو تەمەن باقی بێ ئینشەڵڵا کۆتایی بەسەرهاتی عیسا پێغەمبەر دەهێنین صلی الله عليه وسلم زام چی شتێک ڕۆدا و خوای گەورە چی دەفەرمێ دەربارەی عیسا سلامی خوا لەسەر بۆ ئەمڕۆ فێری بووین ئەوەیە ئینسان تووشی بەڵاو ناخۆشی و ناڕەحەتیە بێ لەم دنیادا بەڵام گرنگەوەی بینی خۆی خوای گەورە بە قوتکە و دڵنیا بە خوای گەورە دیفاعت لێکە دڵنیا بە خوای گەورە دوژمنانە زەلیل دەکات بەڵام تۆ لەگەڵ خوادا ڕازگۆ بە بێپاک بە لە هەموو خەڵکی با بختیانە بگو خۆیان گونەحبار دەبن هیچ کەسێک سەلامەت نابێ لە خەڵکی وەکو معجیزەیەک بۆ عیسا پێغەمبەر سلامی خوا لەسەر بێ وەکو کەرامەتێکیش بۆ مەریەم خوای گەورە ئەم منداڵی هێناوە زمان بۆی دیفاعێک لە دایکی خۆی بکات یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە یا ڕەبی خوای هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی ئاخرمان بەخێر بگێڕی لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکانە حەشرمان کەی خوای گیان کاتێ بمامرێنی خۆت لێمان ڕازی بی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين